دان هەیە داگیرکاری هەرە بووە لە کاتی دەوڵەتی عوسمانی و لە کاتی سەفەویەکانەوە بەتایبەت لە کاتی ئەو بەیان ئەو پەیماننامە شۆمەی لۆزان ئەو کاتە کوردستاندا بەشکراوە ئیتر بەردەوام ویستویانە کورد بێ ئیرادە بکەن کوردستان پارچە پارچە بکەن لە ئێستادا دەوڵەتی داگیرکەری جلهێزی تورکیا و بە هەمان ئەو دەوڵەتانەی کە پشتگیری لە ئەردۆغانەکەن و نەیارانی کوردن بەردەوام لە چی پارچەیەکی کوردستان بەرخۆدان هەبێ ئەوان لەوێەوە یانەوەی لەوێ ئیرادەی گەلی کورد بشکێنن هەمومانە بینین ئەوە ئەم ساڵ هێرشی سەر ڕۆژاوای کوردستانی کرد ویستی لە ڕۆژاوای کوردستانە ئیرادەی گەلی کورد بشکێنێ بەڵام بە پێچەوانەوە ڕۆژاوای کوردستان بە بەرخۆدانی خۆیان بە گیان فیدایی ژنان و گەنجان و بە هەموو پێکهاتەکانی حتا عەرەبەکان و مەسیحەکان و هەموو لەوێ لەو بەرخۆدانەیە بەشدار بنتوانیان ئەو پیلانە تا ڕادێک سەرۆژێر بکەنەوە بەڵام ئەو پیلانە هەر بەردەوام ئێستا سیر بکەین لە باشووری کوردستان بەخۆی داگیر کراوە هەم لە ڕووی فکریەوە هەم لە ڕووی کولتوریەوە هەم لە ڕووی بە ئەفلامی تورکی و بە لەشکرکێشی زیاتر لە 30 کیلۆمەتر لە خاکی باشووری کوردستان ئێستا بەدەست تورکیاوەیە ئێستا تورکیا بەم دوایە لێدوانێ دیکەی داوە بۆ ئەوەی کە لە ساڵی 2023 لەسەر ئەو پەیماننامەی لۆزان کوردستان بە تەواوەتی داگیر بکە بەڵام بەداخەوە لەسەر ئەوەی هێرشکاریەکی گەورە هەیە و داگیرکاریەکی زۆر هەیە بۆ سەر کوردستان لەوە مەترسیدارتریش بێدەنگیەکیش هەیە بێدەنگی تەواوی لایەنە سیاسیەکان هەیە لەم کاتەدا چارەی ینی دۆخی گەلی کورد بە هەر چوار پارچەی کوردستانەوە تەنها کۆنگرەی نەتەوەییە سیا داگیرکاریەکانی سەرخاچی کوردستان بارگراوندێکی مێژوویی دوور و درێژی هەیە چ ئەو داگیرکاریانەی کە لە کۆنا لە سەردەمی ئیمپراتۆرەتەکانی عوسمانی و سەفەویەکان چ ئەو داگیرکاریانەی کە لە سەردەمی فتوحاتی ئیسلامی یعنی لە دوای ڕووخانی دەوڵەتی ماد تا ئێستا کوردستان بە تەواوەتی لەژێر هەژمونی داگیرکاری و پێشەلکردنی خاک و پێشەلکردنی مافی مرۆڤ و پێشەلکردنی سنوور و جوگرافیا و هەست و نەستی تاچی کوردایە یعنی ئەکرێ بڵێن بە 1000 ساڵ کوردستان لەژێر داگیرکاری و لەژێر هەژمونی داگیرکاریایە ئەمانەی کە ئێستا لە دوای سەردەمی نوێ و لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە ئەم داگیرکاریانەی ئەکرێ چ لەلایەن تورکەکان کە خۆیان بە میراتگیری دەوڵەتی عوسمانی ئەزانن و پێیان وایە ئەم ناوچانە هەمووی خاچی ئەوانە و خەڵکی تر چۆنەڵێ دەرباری ئەوانە خەڵکی تر خزمەتکاری ئەوانە ئەمە لەم ڕوانگەیەوە دێ و ئەبینین تا ئێستاش دەوڵەتی داگیرکاری تورێک بەردەوامە لە هەژمونی داگیرکاری و لە هەژمونی پێشەلکردنی خاک و سنوور و جوگرافیای کوردستان سەبارەت بە فارس و بە ئێرانیەکان ئەمانیش لە ڕوانگەی مێژووی خۆیانەوە تەمەشاکەن و سەدان ساڵە ئەوانیش داگیرکەری خاچی کوردستان و پێیان وایە ئەستان شتێک نییە بە ناوی خاچی کوردستان و ملەتێکیش نییە بە ناوی کورد بۆیە لەبەرەوە بە حەڵاڵی ئەزانن هەمیشە خاچی کوردستان داگیر بکەن سەبارەت بە عەرەبیش هەروەکو باسم کرد لە سەردەمی فتوحاتی ئیسلامی و تاکو ئێستا ئەوان بەپێی چەند دەقێکی شەرعی و چەند ئاەت و ئەوانە ئەهێننەوە باس دەواکەن کە ئەم ناوچانە ناوچەی عەرەبین و یانەوێ داگیری بکەن و بە فعلیش ساڵانێکی یەکجار زۆرە عەرەب لە منتیقەیە داگیرکەری خاچی کوردستانە بۆیە هەر یەکەو وەکو ئەڵێ بە شەرعێک بە قانونێک بە یاسایەکی خۆیان کە دروستیان کردووە ئەنێ خاچی کوردستان داگیر بکەن ئەبینین لە ئێستاە کوردستان محکومە بە داگیرکاری لەلایەن تورک و فارس و عەرەبەوە هەر لەم ڕوانگەیەوە سەرچاوی گرتووە کە ئێمە هەمیشە بەشێکی زۆر لە خاکەکەمان یان هەمووی داگیر کراوە بۆیە پێویستمان بۆ یەک بگرین و داگیرکەرانیش هەمیشە ئیسفادەیان لە دووبەرێکی و خێڵەکی و ئەم جیاجیای و ماڵ بچکۆلانانەی کورد کردووە بۆ ئەوەی نەتوانن هێزێکی بەقوەتی نیشتیمانی گشتگیری دروست بێت کە داگیرکەران بۆستێنین سنوورێک بۆ داگیرکەران دابنێن لەبەرەوە دائیمەن داگیرکەران سوودیان لەم دووبەرێکەوە بەرنامەیان ڕێژیان کردووە بۆ ئەوەی کورد بەش بێت ئەتوانین بڵین داگیرکردنی کوردستان هەر لە دوای جەنگی جیهانیەکانەوە کە دەوڵەتە جلهێزەکان دابەشیان کرد لە بینی خۆیانەوە هەروەها لە ڕێکەوتنامەی ساکردەکەی لە ساڵی 1923 بڵێ هەر یەکە لە وڵاتە جلهێزەکان بەشێک لە خاچی کوردستانیان بەلای خۆیانە ڕاکێشا و
دوایەوە لە دروستبوونی دەوڵەتانی یەک لە دوای یەکی ئەو پرۆسێشە ئەم دابەشکاریە ئەتوانین بڵین زیاتر بوو هەرێکە لە تورکیا و لە سووریا و عێراق و ئێران بە شێوێکی جیاواز بە سیاسەتێکی زۆر جیاوازتر توانیانە ئەو دابەشکاریە زیاتر بچەسپێنن بەلای خۆیانە و هەروەها زیاتر هەنگاوی بڵێ تونگتر بنێن بۆ توانەوەی نەتەوەی کورد و هەروە بۆ زاڵکردنی هێزی هەم سیاسی و هەم نەتەوایەتی بەسەر نەتەوەی کوردە. ئەوەی ئێمە ئێستا بینین لە قۆناغێکی وەکو ئەمڕۆیە پاش ئەو دابەشکاری چەند وا 100 ساڵ زیاتر بەسەریا تێپەڕی ئێستا ئایبینین لە دوای ئەم حاڵەتانەش هەندێک هەنگاوی جیاواز هەیە. منش پێم وایە ئەم گۆڕانکاریانە بەتایبەت لە قۆناغەیە ئەتوانین بڵین ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوێکی گشتی و ئەو وڵاتانی کە کورتیا دابەش بووە بە شێوێکی تایبەتتر گۆڕانکاری تیا بەسەر دێت. ئەمیش ئەگەرێتەوە بۆ ئەوەی کە مەخۆمان زانین لە ڕێکەوتنامە نێو دەوڵەتەکانە دوای 100 ساڵ ئەتوانین بڵین ئەو ڕێکەوتنانە دووبارە یان تازە ئەبێتەوە یان هەڵ ئەوەشێتەوە. ئێمە لە ساڵی 2000 ئەتوانین بڵین 2023 ڕێکەوتنامەی سایکس بیکۆ کە بەشکردنی کوردستان تیا یەشێ بۆ لە خاڵەکان کە بە شێوێکی چۆنڵی زاڵی ئەو کاتە دابەشکرا بەسەر ئەم وڵاتانەیە ڕەنگە گۆڕانکاری لەو دابەشکاریە بێتەوە.